کێوی سەرکەش لە ئەو سنوورانە هەتا کەشکەڵانی ئاسمان بەرزە، یان هەورازی توند و سەختە، یان دۆڵ و نشێوی لەوە سەختتر. ڕێگاکانی هەمووی تولەڕێ و لەبەر کەمینی هێزی سەرکوتگەر و پایەگای نظامی بۆ سنوورە دەستکردەکان بە ناچاری چەند هێندەی تر سەخت و پڕپێچ و ئەستەمتر کراون. دەبێ لەو شوێنەوە بڕۆیت کە کەس ناتوانێت پێی بگات. ئەینا ڕاستە ڕێگا زۆر مەترسیدار و ڕێی مەرگە. ئەوەی تۆزێک شارەزای سنوورە دەستکردەکان بێت باش دەزانێت. هیچ ڕێک لەوانەیە کەمتر نەبێت لە دەیان سعات یان ڕۆژێک یان شەوێک یاخود زیاتریش. بەڵێ باس لە کۆڵبەر دەکەین. کۆڵبەر لە واتای وشەیەکدا بەو کەسە دەوترێت کە کۆڵ یان بارێکی لە شان نابێت. بەڵام ئەم وشەیە لەم ساڵانەدا واتایەکی قوڵتری بەخۆوە گرتووە. کۆڵبەری تەنها وشەیەک نییە، هۆکارێکە کە لە قەیرانێکی نەهامەتی و نادادیەوە سەری هەڵداوە. کۆڵبەر کەسێکە کە تەواوی ژیانی بۆ دابینکردنی نان تەرخان کردووە، لە ڕووی نادادی و مەرگ وەستاوەتەوە و هەرگیز کۆڵ نادات. ڕێگای سەخت و کۆڵی دوو هێندەی خۆت قورس و مەودای دوور و مەترسی کەمینی دوژمن لە کۆتاییژە داهاتێکی هێندەی بژێوی ڕۆژانە. ئەمانە هەمووی پرسیارێک دێنێتە پێشەوە بۆ کۆڵبەری. بەڵێ بەڕێزان، بەنامەی ڕامانمان ئەمجارە سەبارەتە بە کۆڵبەر کە میوانێکی زۆر خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمانە، ئەویش ڕۆمەن میرەکی. ڕۆمەن میرەکی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەرنویس، زۆر سپاس بۆ بەشداربوونت لە بەرنامەی ڕامانیم هەفتە و جوابدانەوە بە پرسیارەکانمان. زۆر سپاس بۆ وەرسلااوان لێبێت. سپاس بۆ کۆمەڵە تیV بۆم دیمانەیە. زۆر سپاس. هەوڕێ ڕۆمەن، وەک لە پێشەکەکەدا بەڕێزیت ئاگادار بووی لەسەر کۆڵبەر قساکەینەوەش وەک ئەندامێکی چالاک لە کۆڵبەرنیوز و کە ئاگادارن لە ئامارەکان. دەمەوێت سەرەتا ئەگەر خۆت پێت باش بێ بە چاوڕوونیەک وەک پێناسەیەک بۆ کۆڵبەر بە چاوڕوونیە قسەیەکمان بۆ بکەی کە دواتریش دەستکەین بە درێژەی پرسیارەکانمان. بەڵێ سپاس بۆم دەرفەتە. خۆی کۆڵبەری ئەگەر سەرتا پێناسەیەکی بکەین، کۆڵبەری دیاردێکی قەیران نابێ یاخود بە قەیرانیش نابێ بین. بەڵام هیچ کات کۆڵبەری پیشە نییە، کار نییە، هەم لە ڕوانگەی ئێمەوە و هەمیش لە ڕوانگەی تەواوی بەڵگە و مادەکانی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان و ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانیش. بۆی لێرە دایانی ئەوەی کە ئەگەر بە کورتی ئێمە لە دیاردەی کۆڵبەری تێبگەین، دیاردەیەکی قەیراناویە کە لە دەرەنجامی قەیرانی قوڵی سیستەمی سەرمایه‌داری جیهانیەوە دروست بۆ پێکاتووە کە بێگومان ئەم قەیرانە ینی ناوچەیی و دیاریکراونی ڕاستە. ئێستا ئێمە لێرەدا سەرنج و ڕووماڵی ئێمە تایبەتە بە کوردستان و ئێران، بەڵام ئەمە قەیرانێکی جیهانیانی تایات لە یەک شوێن و دوو شوێن نییە. بۆیە لێرە داڕاستی ینی ئێمە نابێت بە شێوەیەکی زۆر کورت و پارچە پارچە سێری بکەین، بە شوێکی گشت سێرێکن. ئێستا بۆ نمونە لە کیشوەری ئاسیا، لە وڵاتی هێند، لە وڵاتی پاکستان، لەو شوێنانەی کە زۆرترین ڕێژەی هەژاری نادادی قەیرانی سیستمی سەرمایه‌داری لەکوایە زۆر کەڵەکە بووە، لەوێدا کۆڵبەری پێکاتووە. لە کیشوەری ئاسیا بۆ نمونە لە باکووری ئەفریقا، وڵاتی مەغریب، هەروەکو وتمان کوردستان و ئێران، لە ئەمریکای لاتین، لە وڵاتی وەکو پیرۆ، ئێمە نمونی لەو شێوەمان هەیە ئاگادارین. تڕاستی کۆڵبەری بەم جۆرەیە. هەوڕێ ڕۆمەن، لە ئێستادا ئەگەر پێمان بڵیت ئامار و دۆخی کۆڵبەران و بە تایبەت قوربانی بوونی کۆڵبەران ئەگەر ئامارێکتان لەبەر دەستا بێ وەک کۆکراوەی ساڵ یان ئاماری تازە ئەگەر هەبێت لەو ئامارانە بۆمان بدوێتی وە دواتر پێم خۆشە بزانم زۆرترین قوربانیەکانی کۆڵبەران لە چه هۆکارێک هەیە کە ئەبێتە هۆی بەواتایە کوژرانی کۆڵبەران کە ئێمە ڕۆژانە شاهیدی ئەوە بین. ڕاستە خۆی دواترین ئامار و نوێترین ئاماری ڕاستی ئێمەوە کۆڵبەرنیوز ئاماری ساڵی 1404 کە لێرەدا ینی ئامارەکە مەترسیدارتر و پڵمەرگبارتر بووە. بۆ نمونە 57 ینی کۆڵبەری کوژرا و بریندارمانەیە لە بەدرێژایی ساڵی 1404. لەم 57 کۆڵبەرە 26 کۆڵبەری کوژراوە، 36 کۆڵبەری بریندار بووە.
بۆی لێرەدا ینی 44 کۆڵبەر ینی ئامارەکە بەرەو مەترسیدارتری ژەوە 44 کۆڵبەر لەم 50 کۆڵبەرە بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بوواتە سوپای پاسداران کە لێرەدا بۆ نمونە دوو منداڵ کۆڵبەری تایە کەیەکییان بریندار بووە ئەوی تریان کوژراوە بە دەستی ینی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی سنووری عێراق و یەک کۆڵبەری بەلوچیش هەر لە ناو ئامارەکاندا هەیە کەویش هەر بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم کۆڵبەری بەلوچ ینی کە مەسەرەن بۆ کار هاتوو لە سنوورەکانی هەرێمی کوردستانە کۆڵبەری کردووەم بەستەوەی بەلوچ بەڵێ بە دڵنیایەوە لە سنوورەکانی سنووری ڕۆژەڵاتی کوردستان و باشووری کوردستان لەو سنوورانە تەقەی لێکراوە و بریندار بووە هەنی ئێمە کە تەماشام ئامارەکەین ینی منەمێ ئەوە بڵێم کە ئەم ئامارە تەنیا ڕێژە و ژمارە نیە ئێمە نابێت تەنیا بە چاوی ژمارە تەماشای بکەین ئەم ئامارە ئامارێکی قوڵی قەیراناویە ینی قەیرانێکە کە بەرۆکی کۆمەڵگای گرتووە و ڕۆژ بە ڕۆژ ینی ساڵ بە ساڵ کە ئێمە تەماشای ئەمارەکانەکەین مەترسیدارتر و زۆرتر بێ سە بۆ نمونە هەل لە ئاماری ساڵ 1404 ڕێژەی کوژژان لە ساڵ 46 زیایی کردو بەراورد بە ساڵی ڕابردوو 1403 کە ئەمە ئامارێکی مەترسیدارە اینجا ئێمە هەر لەگەڵ وەکو کۆڵبەر نیوز هەر لەگەڵ ئاماری 1404 یەک ئاماری دیکەشمان لەگەڵی بڵاوکرۆتەوە لە نێوان ساڵانی 1398 و 1404 ینی ئێمە بینین لەم ژمارەیە 1612 کۆڵبەر کوژان و بریندار بووانی بە کۆی گشتی ئاماری چەند ساڵە ئەمە ئاماری ح ساڵەیە ح ساڵ 1398 بۆ 1404 هەر لەم ژمارەیە 1216 کۆڵبەریان بریندار بوون 352 کۆڵبەریان کوژراون هەر لە کۆی گشتی ئەم ژمارەیە 1268 کۆڵبەر بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بووە ئەنی ئێمە کە دەبینین ڕێژەیەکی زۆر یان خۆت بڵین هۆکاری زۆرینەی قوربانی بوونی کۆڵبەران بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێم بووە ئەمە نوێترین وە کۆتا ئاماری کۆڵبەر نیوزە و هەروەکو وتم ئەمە تەنیا ئامارێکی ڕێژەی ژمارەی نییە ئەمە ئامارێکی مەترسیدار مەرگبارە کە ساڵ دوای ساڵ ئەمە زیایی کردووە پێم وابێ بۆ جۆرەی کە بەڕێز تەڵێ ئامارێکی مەترسیدارە مەبەست لەوەیە کە ئەمە ڕۆژانە کە بە بۆنەی تەقی ڕاستەوە خۆی هێزە سەرکوتگەرەکانی سەر سنووری نێوان چە عێراق و چە ئێران بڵێن بە جۆرێکم تەقاناکەن لە خەڵک دەنگۆیەکی وای لێ نەکەوتوتەوە کە بێتە ئەوەی کە بتەقێتەوە وەک نەخۆشیەکی کە لەسەر خۆ هێواژ ئەبێتە هۆی مەرگی کەسێک ئەم قوربانی بوونە لەسەر سنوورەکان پێما بێ بەو جۆرە ئەبینرێکە هیچ پاساوێکیش و هیچ هۆکارێک نییە بۆ تەقگرن لەو خەڵکە بەڵام وەک شتێک کە ئەوان بەهانەیەکیان بەدەستەوە بێکە ئەمە کارێکی قاچاقیە و نایاساییە پێما بێ بەو جۆرەیەکە تەقی ڕاستەوخۆکەن و چونکە پێم وابێت ئەگەر ئەوەش نازانم لە بەردەستان نابێ ئەو ئامارە هیچ کەسێک لەسەر تەقەکردنی ڕاستەوخۆ لە کۆڵبەران ئایا ڕوبەڕووبنەوەی یاسایی بەرامبەر کراوە لەو ینی هیچ کەسێک دەستگی کرابێ یاخود ئەو بەغۆی سزا و داگە کرابێتەوە لەو ڕۆ نەخێر بەڵام ڕاستی بابەتی تەقەکردنی ڕاستەوخۆ بۆچی بۆ نمونە زۆرینەی قوربانی بوونی کۆڵبەران لە کوژان و بریندا زۆرینی بە تەقی ڕاستەوخۆیە و ڕژێمیش سوپای پاسداران هەر ئەمە بەکارێنێ ڕاستە هۆکاری تریشەیە بۆ قوربانی بوونی کۆڵبەران بۆ منە هۆکار بوونی وەکو کەوت نەخوارەوە لە بەرزایی هۆکاری بوونی وەکو سەرما و بەفر و ئەوە بەڵام ڕژێم ڕاستەوخۆ ینی لە ڕێگەی سیاسەتی بە سەربازیکردنی کۆمەڵگەوە ئەم ڕێگەی بەکارێناواتە تەقی ڕاستەوخۆ لە کۆڵبەران اینجا تەقی ڕاستەوخۆ لە کۆڵبەران دەرەنجامی ینی تەواوکەری ستەمی چینایەتی و نەتەوەییە چکە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و کۆڕژێمێکی دیکتاتۆر و کۆڕژێمێکی سەرکوتکەر چەندین ڕێگە هەیە کە بەکاری ئێنێ بۆ سەرکوت بۆ بەردەوامیدان بە سەرکوت و بەستەمی نەتەوایەتی و چینایەتی لە ئێران و کۆمەڵی کوردستانیش و یەکێک لەوانە کە بەرامبەر بە کۆڵبەران بەکارێنێ تەقی ڕاستەوە خۆیە ئەنی ئێستا بۆ نمونە هەر ماوەیەک لەمەوە پێش ینی لە چەندین کاتی جیاوازە ساڵانی ڕابردووتر ڕژێم ئەهات ینی وەکو
هەر وەکو ئەویست یان وەکو ڕێگەیەک بە فەرمی ناساندنی کۆڵبەری ئەویست کە کۆڵبەری بە وەکو کارێکی فەرمی بناسان کە کۆڵبەری بە هیچ شەوەیە کار نییە ئەهات کارتی کۆڵبەری دابەشە کرد ئەمە لایەک ئەمە وەکو بگوان وەکو فێڵکردنێ وەکو ستەمێک کە بەرامبەر بە گەلانی کوردستان و ئێرانیش بیکە وەکو ستەمێک کە بەرامبەر بە کۆڵبەران بیکە لەو لاشەوە ئەوۆش لە ڕێگەی سوپای پازارە و لە ڕێگەی هێزی سەر سنوورەوە چ هێزی سەر سنووری ئێران و لە ڕێگەی هێزی سەر سنووری عێراقیش چووکە بێک و هەماهەنگیان هەیە هەردووکیان ئەچوو تەقیان لە تەقە ڕاستەخۆیان لە کۆڵبەران نەکرد اینجا تەبەن هەموو ئەم تەقەکردانەش بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە بووە اینجا یەک خاڵی تریش لەو هەر وەکو تەواوکەری تەقەکردنی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێم هێزەکانی ڕژێم سوپای پازداران کاتێک تەقە لە کۆڵبەرانەکەن کۆڵبەرێک کە بریندار بێ یا کوژابێ بکوژێ بەداخەوە کە ئەچێتە نەخۆشخانە ئەچن بۆ نەخۆشخانە پارەی فیشەکەی لێوەرەگرن هانی فشار ئەخەنە سەر خێزانەکەی کە بە هیچ شێوێک بووی نییە کە بۆ نمونە ناوی هێزەکانی ڕژێم بێنە کە ئەوان تەقیان لێکردو ینی پێیان وتوە ینی چەندین خێزانی کۆڵبەر هەبووە کە لایەن سوپای پازارانەوە پێیان وتراوەکە بڵێن هۆکارەکەی کە کەوتۆتە خوارەوە یاخود لە سەرمایە گیانی لەدەستداوە زۆر باشە و ڕێگری لەوەش ئەکەن ئەگەر ئەوەش بڵێم ڕێگری لەوەش ئەکەن کە پرسەی بۆ دابنرێ جا ڕێگری لەوەش ئەکەن کە بۆ نمونە لە گۆڵستانە بۆ نمونە کۆبوونەوەی زۆر گەورە فراوان دروست بێ لە دەوری گۆڵی ئەو کۆڵبەر بڵێ هەوڕێ ڕۆمن وەک بەڕێزت باست کرد ئەم هەموو ڕێگا سەختە و ئەم هەموو قوربانی دانا کە لەم قەیرانەوە سەرچاوی کردووە کە بەڕێزت باست کرد چ هۆکارێک وای کردووە کە ڕۆژانە هەزاران کەس ڕوەکەنە کۆڵبەری کەوەی کە بەم ڕێگا دە سەعاتی و شەو ڕۆژیە بەم ڕێگا سەرما و گەرما و سەختەی ئەم شاخانەیە هاتچۆکەن بۆ ئەوەی کۆڵێ برن کە داهاتەکەشی تەنها ئەگەر داهاتێکی ڕۆژانەیەکی ئاسایی بەدەست بێنێ بۆ هەموو زەحمەتەش چ هۆکارێک وای کردووە ئایا هەژاری بەو ڕادەیە قوڵ بۆتەوە کە دەگوترێ منداڵ ژن پیاویش پیاوی بڵین زۆر بەتەمەن بەشداریان کردووە لەم کۆڵبەریە و کە ڕۆژانە ژاماری بەشدار بووان بۆ کۆڵبەری زیاکات بەڵێ سوپاس بۆم پرسیارم پرسیارێکی زۆر گرنگە کە هۆکاری سەرەکی کۆڵبەری چییە؟ کۆڵبەری لە هەموو چینەکانی کۆمەلگە ڕووی تێکردووە ینی ژنان گەنجان پیاوان تاند بنمونە مناڵی کۆڵبەر هەیە کەسی بەتەمەن ینی بۆ نمونە ئەندازیار پزیشک مامۆستا تاند وەرزشکار ینی بۆ نمونە چەندین گەنج هەند لە کوردستان و لە کۆمەڵی کوردستان و ئێرانی ژانی وەرزشکاری نێودەوڵەتی خەڵاتی نێودەوڵەتیان بەدەستێناوە بەڵام هاتوون کۆڵبەریان کردووە کۆڵبەری لە ئەنجامی هەژاری و نادادیەکی بێکۆتا دروست بووە ئەم هەژاری و نادادیەش دەرەنجامی ئەو قەیرانەیە کە ڕژێمی ئێران وەکو تاوکەری ڕژێمی سەرمایهداری جیهانی پێکی هێناوە چکە بەڕاستی نەبێ ئەو ڕاستیە ئێمە بێ بیڵین و هەمووشمان بیزانین ڕژێمی ئێران خۆی وەکو جێگرەوەیەک پیشان ئەیا لە بەرامبەر ڕژێمی سەرمایهداری جیهانیە ئەیبێ وا پیشان بە کە بەڵێ ئێمە جێگرەوەین و بۆ نمونە ژیانێکی باشتر پێشەشەکەین بەڵام لە حەقیقەتی ڕاستی ڕژێمی ئێراندا ئەوان تاوکەری سیستەمی سەرمایهداری جیهانی کاتێک ڕژێمێک تاوکەری سیستەمی سەرمایهداری جیهانی بێت کەواتە لە هەناوی خۆیان کۆمەڵە قەیرانی هەیە قەیرانەکانی وەک هەژاری نادادی بێکاری ینی بێکاریەکی بێسنوور و بێکۆتا هەیە ینی بۆ نمونە هەریچێک لە کۆڵبەران بە ژنان و پیاوانەوە کە هاتوون ڕۆیان کڕۆتە کۆڵبەری هاتوون بۆ داهاتێکی زۆر کەمی ڕۆژانە کە ئێمە بە پێڵین ژیانێکی مەمرە و مەژی ژیان داهاتێکی زۆر کەمی ڕۆژانە هاتوون کە بەدەستی بێن کە بێگومانیش کۆڵبەری کە ڕۆژانە ئەوانێکن لە ڕۆژانەیە یاخود هەفتانە ئەگەر داهاتیش وەربگرن پارێکی زۆر کەمی ڕۆژانەیانی تاات بۆ نمونە سفرەی خێزانێکی چەند کەسیش پەڵ ناکاتەوە ینی بۆ نمونە ئەمە لە هەژاری و ناداری و بێکارێکی زۆر قۆڵەوە دروست بووە اینجا بۆ نمونە ڕژێمی ئێران بە جۆرێک قەیرانی دروست کردووە و خۆی سەرچاوی قەیرانە هیچ دەرفەتێکی نایە هیچ دەرفەتێکی هەلی کار لە کردە جیاوازەکان بۆ نمونە کردی پیشەسازی کشت و کاڵ بۆ نمونە کردەکانی وەک پەروەردە تەندروستی بازرگانی هیچ دەرفەتێکی هەلی کار نایە ینی بۆ نمونە کاتێک تەماشای دۆخی ئێران و کۆمەڵگەی کوردستانەکەی ڕۆژهەڵاتی کوردستانەکەی قۆرخکارێکی زیاد لە حەد و ڕادە بەدەر هەیە کە کەمینەیەک
تەواوی بازاڕی کاریان قۆرخ کردو بێگومانم کەمینێش ڕاستەخۆ پەیوەندیان بە ڕژێمەوە هەیە ینی پەیوەندیان بە هیچ بە گەلەوە نییە گەل تەنها تیکێگنان ژیانیشی ئاسایی ڕۆژانی بۆ ماوەتەوە کە پێڵین ژیانی مەمرەوە مەژی ینی هەرەوەندەیە کە نامرێت و ژیانێکی زۆر زۆر ئاسایی و سادەی هەیە واتە لێرەدا ینی فشارێکی زۆر زۆر سەختی ئابووری کەسە باسی هەژاری و نادادوی بێکاریمان کرد وای کردووە هەریەکێک لەو ژنانە پیاوان تا منداڵ و لە چینە جیاوازەکانیش بێن هۆ بکەنە کۆڵبەری و پەنای بۆ بەرن ینی هیچ هۆکارێکی دیکەی نیە ئەمە ڕاستەوە خۆ هۆکاری سەرەکیەتی لەباری ئابوووریەوە هەوڕێ ڕۆمن زۆرێک لە چالاکان بە تایبەت ئەوانەی کە لەو ئامارانە کۆڵنەوە پێیان وایە کە تەنیا هەر مەسلەی ئابووری نییە کە بۆتەوەی کە ئەم قەیرانە بەم جۆرە قۆڵ بۆتەوە مەسلەی سیاسیەکەش بابەتێکی گرنگە پێما بێ لە ناوچەکە کەوای کردووە کۆڵبەری بە تایبەت لە سنوورەکانی هەرێمی کوردستانە زیاتر بێت لە دیدی هۆشەوە پێما بێ هەر لەو جۆرە قسەت کرد کەوایە بەڵێ بە هەمان شێوە چکە بەڕاستی ینی لانی ئابووری و لانی سیاسی و لانی گەشە سندنی ناوچەکە و بێگومان کۆمەڵگەکان هەمویان پێکەوە ینی پێکەوە بەسراون ئەنی هیچ کات لانی ئابووری بەبێ سیاسی کار ناکە و سیاسیش بەبێ ئابووری کار ناکە ئەنی ئەم دوانە پێکەوە تەواوکەری یەکەن بێگومان بۆ منە بواری تری وەک پەروەەردە تەندروستی بۆ نمونە بواری بازرگانی بۆ نەبواری پەروەەردە هەموو ئەمانە پێکەوە وەکو کۆمەڵێک ئەڵلقەی زنجیرەکوان کە پێکەوە کارەکەن ینی بۆ نمونەکە ئێستا کۆڵبەر لە دۆخی ئابووری بۆ نمونە لە ئەنجامی ئیفلیچکردنی دۆخی ئابووری خۆی وە کۆمەڵگاش کۆمەڵگا وەشەڵاتی کوردستان یاخود ئێرانیش هاتووەی کرۆتە کۆڵبەری لێرەشە سیاسەتێکی ستەمکاری هەیە ئەم سیاسەتە ستەمکاریە لەگەڵ قۆڕخکاری ئابوووریەکە تەواوکەری یەکەن واتە پێکەوە هەردووکیان بەشێکن لەو ڕژێمە سەرمایهداری سەرکوتکەری کە لە ئێرانە حکومەکەکەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانە ئەم ڕژێمە بێگومان ڕژێمێکی سەرمایهداریان ئەمە شتێکی واقعی و ڕاستیەکە کە هەمومان ئاشکرا هەمومان نەیزانین وە سەرمایهداریش لە هەر شوێنێک بێت لە هەر وڵاتێ لە هەر شار و ناوچە و تەنات لادیەکیش بێ خوڵقێنەری ئەم قەیرانەیە خوڵقێنەری قەیرانی سیاسی ئابووری پەروەردەی تەندروستی ناواتە لە هەموو لایەنەکانەوە قەیران دروستەکە کۆڵبەری وە قەیرانێک دەرهاویشتەی ئەو قەیرانە سیاسی و ئابووریەیە کە لایەن ڕژێمی سەرکوتکار و سەرمایهداری ئێرانەوە دروست بووە هەڕ ڕۆمن لێرە گەڕێمەوە بۆ پرسیاری سەرەتام چه هۆکارێک واکە کە هێزەکانی سەرسنوور کە بە پێامارەکانی ئێوەش زۆرترین قوربانیەکان بە بۆنەی تەقی ڕاستەوخۆی ئەوانەوە بووە چه هۆکارێک واکە کە بێباکانە تەقی ڕاستەخۆ بەردەوام بەرامبەر کۆڵبەران بەکاربێن بەڵێ خۆی تەقی ڕاستەخۆی هێزەکانی ڕژێم هەمیشە بەبێ ئاگادارکردنەوە بووە ینی بەبێ و ئاگادارکردنەوەی پێشوەختە بووە بەڵام هۆکاری سەرەکی ئەوەیە کە ڕژێمی سەرکوتکەری ئێران سیاسەتی بەسەربازیکردنی کۆمەڵگە پێڵەوەکە واتە تەواوی بەشەکانی کۆمەڵگە شار و گوند بەسەربازی بکرێ و ڕاستەخۆ لایەن سوپای پازدارانەوە بەڕێوابرێ ینی ڕاستەخۆ تەواوی فەرمانەکان ینی سیاست و بۆ نمونە تەواوی بەشەکانی ڕژێم فەرمانی یەکەم و کۆتایی لایەن سوپای پازدارانەوە ڕاستە ئێسێمە دەیبینین بۆ نمونە چەندین بەرپرس و کەسی جیاواز لە ناو حکوومەت و پێکهاتەی هەڵامی دەسەڵاتی ئێرانە هەیە بەڵام ڕاستەوخۆ فەرمان یاخود بڕیار یەکەم و کۆتایی بۆ هەموو پرسێک کە لە ئێران و ڕۆژەڵاتی کوردستان نابێت لایەن سوپای پازارانەوە درێت لایەن کەسی یەکەم و فەرماندەکانی ئەوە درێت ئەوانیش ڕاستەوخۆ سیاست و یاخود سیاسەتێکی سەرکوتکاری بە سەربازیکردن بەکارێنن ینی بۆ نمونە بەبێ هیچ ئاگادارکردنەوەیە بە شێوێکی زۆر بێڕەحمانە بە شێوێکی زۆر زۆر نامرۆڤان ینی لە دەرەوەی یاسا بەڵگە و مادەکانی مافی مرۆڤی جیهانی نەتۆگرتووەکان ئەمان تەقە لە کۆڵبەرانەکەن ئیتر بە ئامانجی ینی بۆ هەموو کاتەکان بۆ هەموو جارێک نتوانم بڵێم بە ئامانجی کوشتن بە ئامانجی قوربانیکردنیە بە ئامانجی ئەوەی کە بریندار بن بە ئامانجیەوەی کە کەمەندان بن ئەمان تەقەیان لەکەن بە ئەم قەستە و دواتری شەروک و ئاماژەم پێدا ئەچنە سەریان و یاخود دواتر ئەچەنە خۆشخانە ینی
پارەی فیشک و هەندێک بابەت کە بەڕاستی ینی ئەو پەڵیستەم کاری هەوڕێ ڕۆمن دەگوترێ زۆرێک لەو کۆڵبەرانە لەسەر ئەو ڕێگا سەختە و دوای بڕینی چەندین کیلۆمەتر لەو ڕێگا سەختە باجیان لێ سندرێت تاوەکو بتوان کۆڵەکانیان بپەڕێنەوە ئەوەش ئەمەرێکی دقیقە بڵێ بەدڵنیایە ئەوە زانیارێکی دقیقە هەر لە سەتای دروستبوونی کۆڵبەری بڵێ ئەمە ینی بۆ نەتەبان ئێستا باسەکەی ئێمە لەسەر ڕۆژەڵاتی کوردستان و ینی بگومان کۆمەڵی کوردستان و ئێرانە بەڵام بڵێەوە بە دقیقی وایە ینی ئەو باجش چۆن ئەسەنرێ بۆ نمونە کە ئەوان بە سنوورەکانە تێئەپەڵن بەس بۆ نە سنووری ڕۆژەڵات و ێنە باشوور ئەویش بۆ نمونە بۆی کە بارێکیان دەست بکوێ هیچ کامێکیش لەم بارانە بارێکی ناسای و باری خراپنی هەرتە نابارێکن بۆ نەشتومەکیشی زۆر ئاسایی ژیانی ڕۆژانەی مرۆڤن کە ئەوان ئەیگوازنەوە بۆی کە بڵێکی دیاریکراوی پارەی زۆ کەمیان دەستکەی بۆ ژانی ڕۆژانی خۆیانی تەگە هەفتانەش بێت بۆ ژانی ڕۆژانی خۆیان بڵێ بەدڵنیا لایەن سوپای پاسداران لایەن هەر ئەوانەوە جا ئەوان لە چەندین شوێن بنکەی سوپای پاسداران هەیە لەسەر سنوور ئەوان بەڵێ ڕایان نەگرن چەندیانی ئێمە زانیاریمانێت چەندین جار بۆ چەندین کاژێڕایان گرتوون بیانویان پێگرتوون ئێوە بڵێکی پاریان لێ زۆر باشە هاوڕێ ڕۆمن ئامارتان لەبەردەستە کە ڕێژەی منداڵان یاخود ئەو ژنانی کە بەشدارن لەو ڕێگایە ئامارێکی دقیقتان هەیە یان ئامارێک کە نزیک بێت لەوبارەوە خاسی لە ئێستا هیچ ینی ئامارێکی دقیق بۆ بەشداربوونی مناڵان و ژنان نییە بەڵام ینی ئەوە هەیە کە زۆرینەی بەشداربووان پیاون باشە بەڵامی ترەوەیە کە ئەو دۆخەی کە دروست بووە ناچارە ینی ئەو ناچاری دروست کردووە کە مناڵان و ژنانیش ڕووی تێبکەن ڕاستە مناڵان و ژنان کەمینن ئەین لۆغۆ ئامارێکی دقیق نیە ڕاستی لەبەردەستی ئەمە چکە بەڕاستیانی دۆخەکە بەو جۆرەیە ئەگەر ئامارگی دقیقە بووە بە دڵنیای بڵاومان نەکردەوە ئەوانی شەر بەشێکن ڕاستە ئەگەر بۆمە لە ڕووی ژمارە و لە ڕووی قێژەوە کەم بن بەڵام کاریگەرن و ئەوە ئەو واتای ئەگەێنێ کە بەڕاستی ژیانێکی زۆر سەخت ژیانێکی مەرگبار و مەترسیدار لەو دیوی سنوورەکانەوە هەیە کە ئێمە بەڕاستی وکو خۆمان دەبێت دەنگیان بگەێنین ئەوە ئەرکی سەرکی ئێمەیە زۆر باشە لێرەدا دێمە سەر پرسیارێکی گرنگ هاوڕێ ڕۆمن بەڕێزت وەک ئەندامی دەستەی بەڕێوبەری کۆڵبەر نیوز ئەوەت لێ پرسم ئایا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەوە بەلایەک میدیا و مەسلەی ڕاگەاندنەکان کە ئێوەش وەکو کۆڵبەرنویس ئەندامێکی چالاکیە و کۆڵبەرنویسن دەمێ بزانم تا چەندێک هۆکار بوو بۆ گەیاندنی دەنگی کۆڵبەران بەجیهان ڕاستە ئاسی لەم ڕۆوە ینی چ ڕێکخراوە مرۆییەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و میدیاش کاریان کردووە هەوڵی باشیان داوە تا ئێستا ینی چ لە ڕابردوو تا ئێسش ینی بوو پێم وایە بۆ داهات و شەر بەردەوام بەڵام من لەم ڕۆوە ڕاستی ینی کەم و کورتێک بەدیەکەم کە لێرە ئەم کەم و کورتێشانی ڕەخنەگرتنە ئێمە وکو ڕاستی وکو کۆڵبەر نیوز وکو میدیای کۆڵبەر نیوز بەردەوامین ینی ڕووماڵێکی زۆر باش ینی بەردەوام دەنگیەوان مانگەیانوە بەڵام ئەگەر لەو ڕۆ ڕەخنەیەک بگرین ینی ڕاستی کەم و کورتێک بخینەوە میدیا و ڕێکخراوە مرۆییەکان ینی ئەوەندەی سەرنجیان بۆ منە لەسەر بابەتی پرسی سیاسی پرسی ژنان پرسی کرێکاری پرسی قەیرانی ژینگە پرسی بۆ منە قەیرانی بۆ منە چۆنتی بە دیموکراتیکردنی سیستم هەیە کەمتر سەرنجیان لەسەر پرسی کۆڵبەریە بۆیم پێ ینی لێروان پێشنیارم هەیە کە ئەوانیش بتوان لەم ڕۆوە زیاتر دەنگی کۆڵبەران بن بۆ منە زیاتر دەنگی سوختبەران بن چکە بەڕاستی ئێمە خۆمان ئەزانین کە لە کۆمەڵگەی ئێراندا بێجگە لە کۆڵبەری ینی دیاردێکی تریشەیە بە ناوی سوختبەری کە ئەوان ئەوینیش هەوانیش هەر کۆمەڵێک کۆڵبەرن کۆمەڵێک کرێکارن کە سوتەمەنیە گوازنەوە زیاتر لە ناوچە و هەرێمی بلوچستان سیستان و بلوچستان بۆی لێرەدا ڕاستی پێویستە ینی ئەوەی تا ئێستا کراوم پێم وایە ینی ئەوەندە بەس نییە زیاترمان ئەبێت پێویستمان بە هەوڵدانی زیاترە تێکۆشانی زیاترە پێویستە میدیا و بەخراوەکانی مافی مرۆڤ زیاتر سەرنجیان لەسەر پرسی کۆڵبەران واتە وەک چۆن سەرنجیان لەسەر پرسی ژنە ستەمی سەرژن چکە بگومان ژنی ژەیەکە لە قەیرانەکان پرسی قەیرانی ژینگە هەیە قەیرانی بۆ منە چالاکوانانی سیاسی چالاکوانانی کرێکاری لە پاڵ ئەو پرسانە هاوڕێ ڕۆمن پرسی کۆڵبەری کە باست لێ کرد ئێوە وەک میدیایەکی ڕسمی تایبەت بە کۆڵبەران
چۆن کار لەسەر دەنگی کۆڵبەرانەکەن وە چۆن دەنگی کۆڵبەرانەگەن ئەگرێ مەسەن باسێک لە کار و بنەپێشی چالاکیەکانی خۆتان بکەن. بەڵێ ئێمە وەک کۆڵبەر نیوز کە بگمانە ساڵ 2017 دامەزراوین ینی لەسەر بنەمای گەیاندنی دەنگی گەلانی بندەستی و یاخود بۆ نمونە پێکهاتەکانی بندستی ئێران و کۆمەڵی کوردستان ڕۆژهڵاتی کوردستان دامەزرن لەسەر بنەمایە بۆ منە کۆڵبەران سوختبەران کرێکاران بۆ منە ژنان منداڵان کەسانی سیاسی چالاکوانانی سیاسی چالاکوانی کرێکاری تەواوی چینەستەم لێکراوەکانی کۆمەڵگا بۆ نەمامۆسان پزیشکان ئەندازیاران هونەرمەندان لە تەواوی بوارەکان ئێمە ڕووماڵی ئێمە بەردەوامە بەڵام وەکو پرسی کۆڵبەری ئێمە گەاندنی دەنگیان وەکو ئێمەکو یانی لەغۆی میدیاییەوە ڕاپۆرتی بەردەوام ڕاپۆرتە هەواڵیەکان و یاخۆ ڕاپۆرتی تایبەت و لەغی چاوپێکەوتنی میدیاییەوە و یاخۆم خۆشم چیانی بۆ نمونە هەلۆغۆ بەشدار بووم بۆ نمونە گفتوگۆ لەگەڵ چەندین کەسی دیکە چەندین کەسی پسپۆڵی دیکە چاوپێکەوتن ینی بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئێمە چەندین چاوپێکەوتنمان هەبووە لە ئەپلیکیشنەکان لە بەرنامەکانی تۆڕە کۆمەڵاتەکان لەم ڕۆوە ئەم چالاکیانە ڕاستی تەمەند بەردەوام ئەمە شتێک نین کە بۆ بڵێم هەرەوەندە بەسە لەم ڕۆ چالاکی ئێمە هەبووە ئەجا پەیوەندی کۆڵبەر نیوز لەگەڵ تەلەڤیزۆنەکانی دیکە ینی لەم ڕۆ چەندین چاوپێکەوتنی لەگەڵ چەندین تەلەڤیزۆن و میدیای دیکەدا هەبووە کە ئەمەش بۆ منە هاوکار بووە لەگەیانی دەنگی کۆڵبەران بۆ ناساندنیان لە دەرەوە بە ڕخراوەکانی دەرەوە. دەستخۆش هەوڕێ ڕۆمەن لە سەرەتای قسەکانی بەڕێزت تۆ باست لەوە کرد کە کۆڵبەری تەنیا پیشەنیەوە لە دیدیەوە کۆڵبەری بە کار لە قەڵەم نادەن هۆکارەوەی کە کۆڵبەری بەکار لە قەڵەم نادەن چ هۆکارێک هەیە کە ئێوە مەسەلەن ئەڵێن کۆڵبەری کار نییە ئەوەیە کە مەسەلەن دەتانەوێت خەڵک لە کۆڵبەری دوورکەوێتەوە یان ئەوەیە کە ئەتانەوێ کۆڵبەری بە یەک جار نەمێنێت ینی مەسلەی ئەوەی کە کار نییە چییە ئەگەر بکرێت لەوە ڕوونکردن بەڵێ سپاس بۆم پرسیارێکی زۆر گرنگە ناو پرسیارەکانە ینی مەبەستی سەرەکی ئێمە ئاماجی سەرەکی ئێمە چارەسەرکردنی ڕەگوڕیشەی کۆڵبەریە چکە بەڕاستی ینی کۆڵبەری ڕووکو هەردووکمان ئاماژەمان پێدا ینی هەمووشمان ینی شتێک کە ڕاستیەکی حقیقەتیە ئاشکرای هەمومان ئەیزانی کۆڵبەری دەرەنجامی ینی خۆی قەیرانە بە هیچ شێوێک پیشە و کارنی ینی پیشێکی فەرمینی وەکو بۆ منە پیشێکی پەروەردەی پیشێکی تەندروستی پیشەیرانێکە کە لە قەیرانێکی قوڵەوە سەرچاوی گرتووە زۆر ڕاستە زۆر ڕاستە بەدڵنیاییەوە ئەنی بۆ نمونە قەیرانێکە کە لە دەرەنجامی قەیرانەکانی دیکەی سیستمی سەرمایه‌داری دروست بووە کە ڕژێمی ئێرانیش بەشێکە ینی بەشێکە وە تەواوکەرە وە لە هەمان کاتیشە بەرەو پێشچوونی زیاتری بە سیستمی سەرمایه‌داریەوە چکە لە هەر شوێنێک سیستەمی سەرمایه‌داری هەبوو لەو شوێنە پەیڵەو بوو چ شار بێت چ گوند بێ ئەو کۆڵبەریش لەوێیە دروست بووە بێکمان بۆی لێرە ڕاستی ئامانجی ئێمە ئەوەیە کە کۆڵبەری لە ڕەگوڵیشەوە چارە بێ و بە هیچ شێوەیانی بۆ منە کۆڵبەری بەراورد ناگەیانی ئێستا بۆن منە کاتێمە تەماشای بەڵگە و مادەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانی بکەین بە تەماشای بەڵگە و مادەکانی بۆ نمونە بەشی کار بکەین کارکردن لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ینی هیچ یەکێک لە بەڵگە و مادەکان کۆڵبەری ناگرێتەوە ینی کۆڵبەری بە هیچ شێوەیەک هیچ خصلەتێکی کار و پیشەی تیانە ینی بە هەموو شێوەیە قەیرانێکە دیاردەیەکی قەیراناویە کە لە قوڵایی کۆمەڵگەکی سەرمایه‌داریەوە سیستمێکی سەرمایه‌داریەوە هاتوۆتە دەرەوە و ئێمە بە تەواوی ینی بە زۆر بە گرنگجیەوە بە کاریگەریەوە جەخت لەسەر چارەسەری و نەمانی ڕەگوڵیشەی کۆڵبەریەکەین ئەنی نەک ئەوەی کە بۆنە ئێمە کارکەین کە خەڵک گەلانی ناو ئێران و کوردستان لە کۆڵبەری دوورکەون نا بە یەکجاری چارەسەر ببێت وەک ئەو پیشە قورسە نەمێنێ کە زۆرترین قوربانیشی تیا دروست بووە. هاوڕێ ڕۆمەن داهاتووی کۆڵبەری لەو سنوورانە چۆن ئەبینی و ئەگەر بپرسم چارەسەری سەرەکی بۆ ئەم قەیرانە چییە؟ بەڵێ ئەسی ئەمە پرسیارێکی ینی زۆر پەگوفتوگۆ ئامێزە ینی بەردەوام گفتوگۆ قسەی لەسەرەکەی زۆرش گرنگم پرسیارە وەکو چارەسەری سەرەکی ینی
یەک ینی ئاماژە بێک چارەسەری سەرەکی بین گۆڵینی ڕژێم چارەسەری سەرەکیە ینی بۆ نمونە ڕژێمی سەرمایهداری سەرکوتکەری ئێران گۆڵینی ئەوە بە ڕژێمێکی ببوورێنی بە سیستمێکی سوسیالست بە سیستمێکی دەرفەتی ژیان بە دەرفەتی کار بدە بە تەواوی گەلان تەواوی پێکاتەکان تەواوی بیر و باوەڕەکانی ناو کۆمەڵگەی ئێران و کوردستان پێم وایە لەم ڕۆوە ینی بێگومان بەدڵنیایەوە کاتیشی پێویستە کاتی دەبێت کە بۆ نمونە کۆڵبەری وەکو قەیرانێک چارەسەر ببێ بەڵام لەم ڕۆوە گۆڵینی بە سیستمێکی سوسیالستی چەپ دیموکراتیک لەم ڕۆ ئەتوانین بۆ نمونە هەنگاوی چەندین هەنگاوی باش بنین چەندین بۆ نمونە کاری باشکەین لەم ڕۆوە بەڵام بووکو ئەمەی ئێستا ئەم دۆخی ئێستا کە بۆ نمونە ئەم ڕژێمە لاواز بکرێ ئێمە بڵێین کە گوایە کۆڵبەری چارەسەر ئەبێ کۆڵبەری چارەسەر نابێت چکە ڕاستی ئەم ڕژێمێکی ئێستا هەیە ڕژێمێکی تەواو ینی تەواوی هەڕەمی دەسەڵاتی ئەم ڕژێمە هیچ خصلەتێکی تیانیە کە بڵین ئەمە ڕژێمێکە بۆ گەلانی ناو ئێران ئەژی و بۆ ژیانێکی ئازاد بۆ ژانێکی سوسیالستی بۆ ژانێکی دیموکراتیک بێ دروست بکات نا بە پێچەوانەوە بە بەڵای من گۆڕینی ئەمە گۆڕینی ئەو ڕژێمە ئەکرێت هەنگاوی زۆر باش بێت بۆ داهاتی کۆڵبەران چارەسەری ڕیشەیە چکە بەڕاستی لەو ڕۆ ینی کۆڵبەرانیان ئێمە تەماشای ژیانیانەکەین ژیانیان هیچ خۆشیێکی تیانیە تەنها ناخۆشی نەبێت ینی هەموو ڕۆژێک هەموو هەفتێک هەموو مانگێک هەڵگرتنی باری قرس ینی بۆ نمونە ئێمە تەماشاکەین ینی زانیاری نەمە هەمە نەتەنیاری زۆ وردن ینی بە ڕێژەی ینی زۆرینەی زۆری خێزانەکان لە هەر خێزانێک کەسێکی تایە یاخود لە کەسێک زیاتریت کۆڵبەریەکە ڕۆژانە یاخود هەفتانە بە بەڵا پارێکی زۆر کەم ئەمە ستەمێکی زۆ گەورەیە بەڕاستی ئەمە ینی ئەبێت ئێمە هەمومان لی بینە دەنگ هەمومان دەنگی ئەوان بگەێنین هەمومان خۆمان بە نوێنەری ئەوان بزانین لێرەدا بۆ نمونە ڕاستی ئێمە ژۆکو خۆمان و کۆڵبەر نیوز و ئێوەش ڕاستی و کۆمەڵە تیڤکە وەکو یەکێک لە ینی سوپاسان دەکەم لەوە ڕۆکو میدیایەکی کاریگەر وەکو میدیایەک کە بەردەوام لەم ڕۆ کاری کردۆگەیاندنی دەنگی چەساوەکان گەلانی ژێردەست گەلانی بندستی ناو ئێران لەم ڕۆ ئەتوانین ینی چەندین هەنگاو بچینە پێشەوە کاریگەر بین و بۆ داهاتوو ینی ئەنجامی زۆر باشتر ببینی بەڵێمان سپاس بۆ مادووبوونەکانی ئێوەش هاوڕێ ڕۆمن کۆتایی بە پرسیارەکانی من هات پرسیارێکی تایبەترم نەماوە لەسەر کۆڵبەران نازانمەگەر بەڕێزت وەک کۆکردنەوەی بەشێک لە قسەکان یان کۆتا قسەیەکە دەگەر لەسەر کۆڵبەری هەبێت پامێکت هەبێت ئەتوانی وەخت بۆ ئێوەیە و دوایەوە بەنامەکە کۆتایی بێن بەڵێ سپاسان ئەگەم سپاس بۆم دەرفەتە بۆ کۆمەڵە تیV بۆمە تیV وکوم میدیای ڕاستی زۆر باشکاری کرۆ تا ئێستا و دڵنیاشم هەر بەردەوامە بێ بۆ داهاتوو بەڵام ئەگەر وەکو سەرنجێک بیڵێم بەلامەوە گرنگە کە میدیاکان ئەنی ئێمە کۆڵبەر نیوز بەردەوامی لە ئەرکی خۆمان ئەم پێشنیانی ڕاستی بۆ میدیاکان بڵنە بۆ ڕێکخراون مرۆیەکانی تر پرسی کۆڵبەریش وکو پرسێکی گرنگ زەق بکرێتەوە لای ئەوانیش ئەمە زۆ گرنگە هەنی خەبات و تێکۆشانی ئێمە بە شێوەیەکی بە کۆمەڵ بە شێوەیەکی دەستە جەمعی زۆ گرنگە لەم ڕۆ ینی لێرەدا ئەگەر ئێمە هەوڵ بین خەباتی ئێمە بە شێوەی تاکوتەرا و بەش و کردکرد بێ ناگەین بە ئەنجامێکی زۆر باش لە داهاتوە پێم وایانی بۆ من لەوە ڕۆوە پێشنیارەکەم کە پرسی کۆڵبەری زیاتر لای میدیاکان زیاتر جەختی لێ بکرێتەوە زەق بکرێتەوە و وەکو قەیرانێکی گرنگ بناسێنرێ بووی ئێمە لە داهاتوو بتوانین ژانێکی زۆر باشتر بەدەستبێنی لەوەی ئێستامە بێگومان ئەو میدیانەی کە مەسلەی چینایەتی و ئینسانیان لە مهم بێت ئەو بابەتە قوڵەکەنەوە هەروەک لە کۆمەڵە تیV دانەبراوە لەو باسێک کە بەڕێزت باست کرد و سپاس بۆ تێبینەکەی بەڕێزیشت ئەگەر قسێک نەبێت کۆتایی بە بەنامەکەێنم سپاسانەکەم هەر سەکەوتو بن هەر بژی بۆ کۆمەڵە تیV تۆ سپاس هاوڕێ ڕۆمن میرێکی ئەندامی دەستی بەڕێبەری کۆڵبەرنویس زۆر سپاس بەڵێ بینەران گوێگرانی خۆشەویست سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەی ڕامانیش لەگەڵمان بوون کە تایبەت بوو بە کۆڵبەران و دۆخی کۆڵبەران سپاس جارێکی تر بۆ ئێوەش